گەورەترین و فراوانترین چالاکی گەشتیاریە لەسەر ئاستی عێراق و کوردستان. بەدڵنیاییەوە ئێمە زۆر ساڵانێکی زۆرە گەرمیان بە یەکێک بە ناوچەک گەشتیاری و بازرگانیە گرنگەکان ئەژمار کراوە و ئێمە لە دەستەی گەشت و گوزار بە پلانێکی هەر ساڵی بۆ هەموو کوردستان و لە نێویاندا شار بە شار بە پێی تایبەتمەندی شارەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە. ناوچەی گەرمیان بەگشتی بە بێجیاوازی هەم کەلار و هەم قەزای کفری بە پلەی یەکەم لە چالاکیەکانیانە. ئەگەر دیقەتی کەلار بدەی بەراوردی بکەی بە ساڵانی ڕابردوو گەشت و گوزار گەشە سەندنێک و گۆڕانکاریێکی زۆر گەورەی بەدیهێناوە، ئەویش لەسەر بنەمای ئەو پلان و پرۆژە استراتیجیانە کە دانراوە. ئێمە ئێستا لە پرۆژەی مارینای گەشتیارین کە گەورەترین و فراوانترین چالاکی گەشتیاریە لەسەر ئاستی عێراق و کوردستان کە هەم لەسەر زەی سیروانە و هەم جۆری چالاکی گەشتیاریەکانی دەیان چالاکی جۆراوجۆری تایە کە بۆ تەمەنە جیاوازەکان کە ڕەچاوی مناڵ گەنج بە ساڵاتچوو خێزان چالاکی تری ئاوی و چالاکی ژینگەی و ئەوانەی تایە. گەرمیان جگەلەوەی ناوچەیەکی بازرگانیە دەیکەینە ناوچەیەکی گەشتیاری زۆر گەشە سەند و کە ژمارەی زۆر گەشتیار لە ناوەڕاست و باشووری عێراقەوە بێن لێرە بمێننەوە و کاتە خۆشەکانیان و پشۆکانیان لەسەر زەی سیروان بێ. گەرمیان و بەگشتی و کەلار بە تایبەتی لە ڕووی ژینگەییەوە زۆر گەشەی کردووە کە ئەوە یەکێکە لە بنەماکانی ئێمە بۆ ئاوەدانی و پێشخستنی گەشتیاری. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان شەونخوونی زۆرەکا بۆەوەی کە هەم بەدەداچوون بۆ پرۆژەکان بکە و هەم ئەو پرۆژانە جێبەجێ بکە کە لە پلانی خۆیەتی و لە هەمان کاتیشا گفتوگۆ و پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ وەبەرهێنەرانی نیشتیمانی کە ئەوەی لێرەوە زۆر سوپاسی کەتی تایبەتەکەم کە ڕۆڵی زۆر گەورە ئەبینن لە پێشخستنی شارەکان.